الو اسماعيل دیسان تەلەفۆنی کردو بە ناخێری جانت ئەی سندان لە دوور چاوتدا کورە لەوێن دەردە سوڕێوە لە کندوکانەکەی دووە مارماری وێدەوە ئەشای بدێ ملت بشتێنە زۆرەوە کورە دووەم مار دووەم کندوکانەکەی ئەوە کەنجی تێدەگەیت تو سلام عليكم وسێ تەلەفۆن والله وبالله وتالله عليكم السلام ئەرێ کاکە مارێ مەلا عومەری لە چێن دەرێ ئەم چوا ماری مەلا عومەرێکی ئەمن مختارم ئەمن مفتیشم ئەمە چمە لە منتیقەی کورە برام خۆ دنیام کاول نەکرد ئەلەو گوندەی هاتیمە ماندی و هیلاک لۆ مارێ مەلا عومەری هاتیمە پرسیارم لە تو کورە دەبڕۆ کاکەوە معالەمە لەوان بپرسە الله ئەکبەر کورە هاتێ لە چێ دەپرسی کورە کاکە دەوازم نێبینە برام کورە کاچ من خۆ من دنیام خرا نەکرد پرسیارەکەم لە تو کردیە ئەلو حسێن ئەو سەمونەت بردەوە کورە مەکتەبی چ مەکتەب هەی سندان لە دوور چاوت دارێ والله دەبڕۆ کاکە بڕۆ ئەو داکە چاوەڕێ سەمونی دەکا کورە الله کورە کاکە دەبڕۆ ئەمنی ژێستا دێمەوە مریت بشتێنە کورە چیەوە و هەموو عالەمە مارەوەدان ئەتوو حاجی پوشۆنی با حاجی پوشۆمە فەرموو کورە وەڵڵاهی گوناحە ئەتوو ناوت حاجی پوشۆبی لۆ واللهی ئەتوو حەقیوێ ناوت حاجی تووشۆبی کورە احترامی خۆت بگرە احترامی خۆم دەگرم والله لەو گوندەی ئەو بەری پێیانگۆتم کورە دەبڕۆ کاکە بڕدەی بڕۆ کورە وەڵڵاهی لەو بەری پێیانگۆتم لەو بەری زەمی تویان دەکردەیانگۆ کابراایکی هەم تووڕە و تون و توڕۆ هاتە کورە وەڵڵا عیبە لە بۆ ئەمری خۆت و ئەو لاشن نەمنێ بڕۆ وازمان لێ بینە کورە تو دەزانی خۆت زۆر بێتام کردی دەزانیە تو کورە دەبڕۆ کە ئێستا چ دێ کاکە برام ئێستا پێم برێ ماری مەلا عومەری لە شێ کورە من نازانمانی مەلا عومەر دەچێ خۆ من مختار نیمە پێم نەگوتی دەبڕۆ وازمان لێ بینە برامە دێت و خەڵکی ئەو گوندەی نی هاوار بەخۆیان توش تەقی بۆ چاوی وەیە ها الله خوایە زۆر شکر بڕدەی بەو نیڕوانی توش شەرەکمان مەکە مختاری نەمەچینە ئەرە کاکە برام دەوەرە برام وەرە کاکە سلام عليكم السلام باشی براکەم باشی احوالك کاکە وەڵڵاهی هاتیمە لە دوو مارە مەلا عەلی دەگەڕێ عەفوەن مەلا عومەری مەلا عومەر بەرێ وەڵڵاهی مەلا عومەری مزگەفتی گەورە بەرێ بەرێ 200 متر ئەلێرە دەڕۆی کۆرانی یەکەمنا دووەم بەدەسەڕازدەچێ ژۆرەوە ماری مەلا عومەری ئەی هەزار ڕەحمەت لە داک و بابی توش وەڵڵاهی تازە لەو حاجیم پرسی لێکوانە نازام حاجی پوشۆیە چێ نەکات تووشی کورە هەلێی گەڕێ لێ وەڵڵاهی خەریک بوو لە گەری تووشی شەڕەکیش بوو لێی گەڕێ لێگەڕە خوا هیدایەتی دا ئەرەتونی گلێ لێ دەکەی ڕەحمە لە داک و بابەت هەزار ڕەحمە لە وەرە میان بچنەکە مەمنونم وەڵڵاهی دەسمەلاوی لە بۆ ئیشی خێرا لە خزمەت چاوەکەی من خدا حافیظ لەگەر سەرچاوانم ئازیزانم ئەوەی بینیتان یەکێک بوو لەو شتانەی کەوا دوورە لە ڕەوشتی مسلمان و ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێ کەم بینیندا ئەوەندە نەرمونیان و ڕووگەش و بەزەردەخەنە بوو کە دڵی کەسی بەرامبەری ڕادەچێشا بۆ خۆی دەوان گرنگترین شت لە ئینساندا یەکەم بینینە کەوا کەسی بەرامبەر سەتا هەفتەی کەسایەتی تۆ لە ناومێشتی خۆی دیاری دەکات سەحابەکان دەفەرمون کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم جار کەسێکی دەدیت ئەوەندە بە جوانی دڵی کەسی بەرامبەری ڕادەچێشا کەوا کەسی بەرامبەر لە یەکەم دیتندا خۆشی دەویست دەجارنەوە جارێکیان ئیمامی عەلی دەفەرموێت سەفەری شوێنێکمان کرد لەگەڵ کۆمەڵێک سەحابە و پێغەمبەری خواشمان لەگەر بوو صلی الله عليه وسلم ئیدی لە ڕێگا ئاومان لێ بڕا کە ئاویان لێ بڕا بوو ئیتر ئیمامی عەلی و سەحابەیەکی نارد بۆ شوێنێک بۆی بە دوای ئاو بگەڕێن لەوێ ئافرەتێکیان بینی وشترێکی پێبوو دوو گۆزەی پێبوو لەسەر هەردوو لای وشترەکە هێنا بێ خوارەوە ئیدی ئیمامی عەلیش گوتی ئەو ئاو لە کوێنە ئافرەتەکە گوتی شوێنێکی دوورە نزیشی ڕۆژ و شەوێک لێرەوە دوورە ئەویش گوتی دەوەرە با بچینە لای پێغەمبەری خوا گوتی کامە گوتی محەممەد گوتی ئەو کەسەی کەوا هۆزی قوڕەیش و لەگەر بنەماڵە و لەگەڵ مامەکانی هەمووی نێوانیان شەخشەخ کردووە و دینەکەی پارچە پارچە کردووە ئیدی ئیمامی عەلی قسەی نەکرد و بردیان بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر کە بینی وتی تۆ محەممەدی ئەو پێغەمبەرێکەوە شەڕد لە نێوان ئامۆزاکان و هۆزی قوڕەیش بەرپا کردووە و براو باوکت لێ کردووە ئیدی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە نەرمونیان و تەنها زەردەخەنەیەکی کرد و هیچی نەگوت دواتر ئیدی بسم الله لەسەر ئاوەکە کرد و بەرەکەتی خۆی گەورە بەرەکەتی خستە ناو ئاوەکە و دابەشی کرد بەسام و سەحابەکان و هەندێک خورما و هەندێک بخچە و هەدیەیدای ئافرەتەکە و ئیدی گەڕانەوە سفرەکەی خۆیان تاو کرد ئافرەتەکەش چۆ ناو هۆزەکەی خۆی باسی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم کە کەسێکی چەند نەرمونیانە کەسێکی چەند شیرنە کەسێکی چەند دەم بە زەردەخەنەیە ئیدی زۆر سەیریان پێهات گوتیان ئەو کابرایە کەوا بەو شێوە باسی دەکەن لە مەکە وای کردو وای کردووە هیچ خراپێکی بەرامبەر تۆ گوتی نەخێر بەڵکو ئەو هەدیانەی دامێ و خورمایی دامێ ئەو شتانەی دامێ و هەندێک شتی لەسەر ئاوەکە خوێن بەشی هەموو سەحابەکانی کردو لە ئیمنیش کەمی نەکرد ئیدی
زۆر سیر بوو ئەو ئافرەتە مسلمان بوو نەک هەر خۆی بەڵکو تەواوی گەل و هۆزەکەی ئەوەی کە ئەو ئافرەتە لە ناویان بوو هەمیان چوونە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر هەمووی فقط بە بێدەنجی و بە نەرمونیانی و زەردەخەنە هەر هەمووی مسلمان بوون و سەیریان لەو ڕەوشتە جوانی پێغەمبەری خوا سڕما بوو بۆیە ئەزیزانم خوای گەورە بە پێغەمبەری خوا دەفەرمێت لەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر بێت و تۆ کەسێک بی دڵت ڕق بێ نەرمونیان نەبی لەگەڵ کەسەکانی دەوروبەرت ئەوە هەمیان پشتت تێدەکەن و لێشت کۆنابنەوە بۆیە تۆ مامۆستایەکی یاخود مۆزەفی لە دائیرەیەک یاخود تۆ خەوەن دوکان و کارێکی ڕوود خۆش بێ بەرامبەر خەڵکی لە یەکەم بینیندا هەر کەسێکە ڕوود گرژ نەبێ تەبەسومەکە فی وەجی ئەخیکە سەدەقە پێکەنین بەرامبەر برای مسلمانەکەت خێر و چاکەیەکە هەوڵدا لە یەکەم یەکتر بینین نەرمونیان بە زەردەخەنە بکە پێکەنی لەسەر ڕوخسارەتە بێ کەسایەتی بەرامبەر بە تەواوەتی تۆی خۆش دەوێت.